فەرمووی ئەگەر سێ شتان بینی چاوەڕێکن. ئیذا شەڕیبوا الخەمر، کاتێککە بینیتان عارەق خورایەوە، خەڵکی عارەقی خوارد. واتخذوا القەینات، هەر کاتێ بینیتان ئافرەتی گۆرانی بێژ لە ئومەتی مندا پەیدا بوو. وضربوا بالمعازف، کاتێککە بینیتان تەپڵ و مۆسیقا و گۆرانی لێدرا. ئێستا لە گەعەدەکان، لە بۆنەکان، لە یانەکانی شەوانە هەمووی هەرسێکی مەوجودە. لە خەتەرتر لەوە نەک عارەق دەخورێت بەڵکو حەبش دەخورێت، مادە هۆشبەرەکانیش بەکاردەهێنرێ. بۆیە چاوەڕێی سزای خوا بکەین ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوا. ئاگاداری گەنجەکان بن، گەنجە خۆشەویستەکان، مەڕۆن بۆ شوێنانە، لەخوا بترسن. ئەو کەسانی کە ژن دەهێنن لەخوا بترسن، تەقوای خوا بکەن، مەڕۆن بۆ شوێنێک ئافرەتان گۆرانی لێ دەڵێن، گۆرانی دەڵێن. شوێنەکە شوێنی عارەق خواردنە، شوێنی حەب خواردنە، شوێنی گۆرانی و مۆسیقایە. ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڕەشەی لێمان کردو با لەو کەسانە نەبین لەو شوێنەدا خوا بەربارانمان کە بمان باتە خوارە بەناو زەویە. لە سەردەمی ئیمامی مالیکی کوڕی دیناردا کە یەکێکە لە زانەکانی تابعین ڕەحمەتی خوای لێبێ وشکە ساڵی ڕوویدا، خەڵکی ئەیانوت باران نابارێ. ئیمامی مالیکی کوڕی دینار فەرمووی خەڵکی سەری سوڕ ماوە ئاڵێن بۆ باران نابارێ، بەڵام من بە پێچەوانەوە سرم سوڕ ماوە بۆچی بەرد نابارێ. لە سەردەمی سەحابە و تابعینە من سرم سوڕ ماوە چۆن خوا بەرد بەسەر ئەو خەڵکا نابارێنێ. ئەی باش ئەگەر ئیمام مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێبێ خەڵکی ئەمڕۆی ببینی، ئەو سەحابە و تابعینی بینیوە، تابعینی بینیوە ئاوا دەڵێ. ئەگەر خەڵکی ئەمڕۆی ببینایە چی بە خەڵکی ئەمڕۆ دەوت؟ من دەڵێم وەڵا باران تاخیر نەبووە، بەردباران تاخیر بووە، ئەبێ بەرد بەسەر خەڵکا ببارێ. بۆیە بەداخە ئەوان دەیانەوێت ئافرەتان لە خشتە بەرن، دوژمنانی ئەم دینە مونافقەکان لە گوێکانی ئەوان دەیانەوێت ئەو خەڵکە فەسادکەن ڕێی ئافرەتەوە. چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم یەک فیتنە لە دوای خۆم بەجێ نەهێڵاوە بۆ پیاوان لە ئافرەت خەتەرتر و ترسناکتر. ئەمە دوژمنانی دین ئاوا دەکەن. بەخوای گەورە ئێوە دڵسۆز و خەمخۆری ئافرەتان نین، بەڵکو دەتانەوێ لە ڕێی ئازادی ئافرەتانەوە بگەن بە ئافرەتان، بە ناوی ئازادیەوە بگەن بە ئافرەتان. ئەگینا ئێوە خەمخۆر و دڵسۆزی ئەو ئافرەتانە نین، بەڵام دەتانەوێت بە ناوی ئازادیەوە دلۆ ڕێی بەڕێسان بە ناوی بێخاوەنی و بەرەڵاییەوە پێیان بگەن. ئەگینا ئەوان هیچ کاتی دڵسۆزی ئافرەت نەبوونە.